نەوتی دەفرۆشن دەدەنە دەوڵەتان بە $50 لە بۆ خەڵکی خۆیان بە 104,000 تۆزە دەکەن. عوانەوە نەمایە لە دوور ماڵی خۆ لە بەرتان چیان لۆ من بە 104,000 ناری بەڵام نەوت و خاک و خۆڵی ئەو وڵاتەی ئیوا هەرزان فرۆش بکرێت. بەداخۆیم بە 104,000 لەگەڵ بازاڕا خشتێکی وای فەرق نییە بە شەرتەوەی بازار بە شەرتەدات. ئەڵێ لە سۆپاکەش خراپ بوو بەتە گۆڕم ئایا حکوومەتی هەرێم ئەم زەمانەکە بە تەئکید نەخێت. بۆچی من نەوتی من بگاتە ئەفغانستان و پاکستان و بگاتە هیندستان بەڵام لە وڵاتەکەی خۆمە نەوتەکەی خۆم بۆ خۆم نەبێت. کرێنی وایە ماڵی نی وە ژیانی نییە. ئەگەر خەڵ یارمەتیانەدا ئەگەڵ هاوکاریان نەکە لەوانەیە نتوانێت نانیوارە بۆ مناڵەکەی بسێنی ئەو نەوتەی چون بۆستنێ زۆر گرانە ینی 104,000 وڵای خوا قبولی نییە. ئەنیۆ فرۆشتنە ئەوە تەوزیعکردن نییە. حکوومەتی ماوە بەسەرچوو نەوت بەسەر هاوڵاتیەکانیدا دابەش ناکات بەڵکو پێیان دەفرۆشێت.